سڵاتان لەبێت بینەرانی کورسادیوز من ئاڕۆتۆفیقن بەڵخێمشەی بەرنامەی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە باسکردن لەسەر داعش لە نێوان هزر و خۆڕێخستنەوەدا. ومانەزانی داعش کە لە گروپێکی تیرۆریستیەوە ئێستا تا ڕەدەیەک بۆتە گروپێک کە لێرە و لەوێ کاری تیرۆریستی ئەنجامەدا لە شێوازی مەفرەزەی پارتیزانی و ئەو شوێنانە ئاکاتە ئامانج کە تا ڕادەیەک بۆشایی ئەمنیان تایە و هەروەها لاوازی ئەمنی هەیە. بەڵام ئەم شەومانەوە گفتوگۆ بکەین بە دیاریکراوی لەسەر ئەو هزرەی کە داعش لەسەری بنیادراوە. داعش ئێستا بۆتە ینی هزرێک و عەقیدەیەک لە ناو هەندێک کەساوە بڕۆی تەواوەتیان پێی هەیە و ئەم هزرە بەردەوامە بێ و درێژە کێشێ یاخود نەخێر ئەوەی کە هەیە تەنها چەند گروپێکی کەمی ئەو گروپە تیرۆریستیان کە لە هەندێک ناوچەی دیاریکراوە بە پشتیوانی لێرە و لەوەی هەندێک کەسایەتی یاخود هەندێک عەشرەت بەردەوامن لە پیلانگێڕەکانیان و هەروەها پەلامەردانەکانیان. وڵاتانی بە تایبەتی کەنداو کە لە ڕابردوو هەندێکیان هەمووینە کە پشتیوانیان دەکردن ئەوانیش تا ئێستا لەم ڕەوشەی ئێستەی عێراقدا و بە تایبەتی لە جموجوڵەکانی گروپی تیرۆریستی داعش بێدەنگن و پاڵپشتیان ناکەن. ناوخۆی عێراق چۆنە بۆ جارێکی دیکی سەرهەڵدانەوەی داعش ناوچە جێناکۆکەکان و ئەو ناوچانی کە بۆشایی ئەمنیان تێدایم ناوچانە تا چەندە لەبارن بۆەوەی کە داعش جارێکیکە دروست بێتەوە ئەم هزرە چۆن نەتوانرێت کاڵ بکرێتەوە لە نێو خەڵکیدا و جارێکی دیکە بتوانرێت زاڵ بن بەسەر هزر و بیرروبۆچوونی داعشی لە عێراق و ناوچە سونیەکان بە دیاریکراوی. گفتوگۆکەین لەم بارەیە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم لە ئێستادا کاک عەبدولقادر هەرچی توێژەری ئەمنی کە لە ڕێگای سکایپەوە لە قەزای خەبات داولێت لەگەڵمانە سڵاوت لێبێت. دواتریش کاک هیدایەت تاهیر ئامادا بێت شارەزای کاروباری سیاسی کە ئەویش لە کەرکووک هەردووشیان حازرن سڵاوتان لێبێت. سەرەتا گەر لە کاک عەبدولقادر هەرچیەوە دەست پێ بکەین وەکو توێژەری ئەمنی. کاک عەبدولقادر، ئەوەی کە ئێستا هەمومان نەزانین ینی داعش توانین بڵین لە ڕووی سەربازیەوە بە تەواوەتی ئەو نەماوە لەسەر ساحەی عێراقی و ئەو کات کە خەلافەتێکی ئیسلامیان بنیاد نابوو لە عێراق و لە سووریا ئەمەش نەماوە لە ناوچۆ. بەڵام ئەوەی کە هەیە هزرە داعشێکەیە ئەمە ئەتوانین بڵین تا چەند هۆکارێکە و یاخود داینەمۆیەکە بۆ جارێکی دیکە دروستبوونەوە و سەرهەڵدانەوەی داعش بە تەواوەتی لە عێراق ئەگەرێکی وەها هەبێت. بەڵێ ئەو کاتەی بەڕێستان باش زۆر سپاس. لەگەڵ تەواوی بۆچوونەکەی بەڕێز نیم داعش ماوە یان نەماوە بەڕای من داعش لەوانەیە وەکو قەوارێک وەکو جوگرافیا نەما بێتن، بەڵام داعش وەکو هەزر بێگومان ماوە، بێگومان پەروەردە دەکرێت، بێگومان پاڵپشتی دەکرێت، بێگومان ئێستاش وەکو کارتێکی فشار لێرە و لەوێ بەکاردەهێنرێت کە دواتر دێنە سەری. بەڵام چۆن نەماوە وەکو دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام کە بانگەشەی بۆ ئەکرد و زەوی لەدەست بوو بە هەموو جۆرە ئۆرگان و سێکتەرێکەوە کاریەکرد لە سەردەی بێگومانەوە نەماوە. ئەوەی ماوە ئێستا داعش ڕێکخستنەکان ماون، شانە نووسەکان ماون کە بینیمان لە ماوەی ڕابردوو لە ماوەی چەند مانگی ڕابردوو لە عێراق و سووریادا چەندەها کردەوەی پارتیزانی سەربازیان ئەنجامدا. پێم وایە ڕێڕەوی کارەکانی استراتیژیەتیان و تاکتیکی کارکردنیان جیاوازە ئێستا لە گۆڕەپانەکە داواتە بینیمان لە ماوەی ڕابردوو لە ساڵی 2022 تەنانەت کردەوەی سەربازی جۆرا و جۆری پارتیزانی بە تاکتیکی جیاواز لە ساڵانی پێشوو کە لە سەڵاتدارەتی جوگرافی لە چوارچێوەیەکی جوگرافی دیاریکراودا هەبوو دیار بوو. ئێستا ئەنجامێکدا بینیمان لە ڕۆژاوای کوردستان و چەند ڕۆژی ڕابردوو بینیمان کردەوەیکی سەربازی بەگرتنی خاڵێکی پشکنی و گیان لە دەستدان و قوربانی بوونی چەند شەڕوانێکی ڕۆژاوایی بوو. ئەمە ڕۆژاوای کوردستان بوو. ئەمە پێشهاتێکی نوێی سەربازیە لە کۆی پلان و تاکتیکی داعشدا. ئێمە دەزانین کە زیاتر لە 10,000 داعشی لەم زیندانەی ڕۆژاوادا هەن، زیاتر لە 20,000 داعشی لە نێوان سووریا و عێراقدا بێگومان هێشتان لانەیان کردووە لە نێوان زیندانەکاندا، لە نێوان کەمپەکاندا. ئەمانە لە نەبوونی
یان پشتگوێ خستنی استراتیژی و احتیواکردنیان کە ئەوە کێشەیەکی زۆر گەورەیەوە تا لە نێوان ئەوانەدا هەمویان هەمانە داعشەکانی ئەوروپا لە وڵاتە جێزیەکان لە وڵاتە عەرەبەکان لە وڵاتە ئاسیویەکان وڵاتە ئیسلامیەکان و غەیری ئیسلامیەکان مەبەستمە ئەمانە نەیانتوانی احتیوا بکەن نەوانتانی ئەوانە بگەڕێنەوە کەواتە وجودیان نییە و لە ناوخۆیاندا پەروەردە دەکرێت زایدان فۆکس لەسەر محاربەی داعش بە بەو پێشات و گۆڕانکانی دوای جەنگی ڕوسیا و ئوکرانیا کە لە ناوچەکە و جیهاندا بەگشتی هاتەکایەوە ئەمە فۆکسی لەسەر شەڕ و محاربەی داعش لادا کە ئەمان دەکرێتە ژینگەیەکی گونجاو بۆ دووبارە دەرکەوتنەوە دەرخستنی داعش. ینی مەترسی ینی ئەم گروپە نهێنی و شانە نووسوانەی داعش و هەروەها بە تایبەتی باست لە زیندانەکانی داعش کرد لە زیندانەکانی ڕۆژئاوا و لە عێراقیش بە دڵنیاییەوە ژمارەیەکی زۆر لە داعشەکان لە زیندانەکاندان و تاوەکو ئێستا چاوەڕێی ئەوەن کە حکومیان بەسەردا بسەپێنرێت. ئەمانە مەترسیە گەورەکەن یاخود نەخێر ئەو جموجوڵە سەربازی کە لە چوارچێوەی گروپێکی چەند کەسی لێرە و لەوێ لە عێراق و لە ڕۆژاوی کوردستانیش ئەنجامێدەن. کاک عەبدولقادر ئەزانی بەڕای من لە هەردوو بابەتەکە مەترسیدارتر پشتگوێ خستنی استراتیژیەتی دروستکردنی ڕێڕەوی هەڵسوکەوتکردن لەگەڵ پاشماوەکانی داعش لە زیندانەکانەوە تا بینیمان لە ماوەی ڕابردوو لە کەمپی هۆڵ کە دوانی بویان بۆ ماوەیەک جموجۆڵی پەروەردەکردنی بیر و هێز دروست بکەن زیندانیان لە نێوخۆیاندا هەبوو خەڵکیان گرتبوو خەڵکیان زنجیر کردبوو واتە دەتوانن تەحەکوم بە خەڵکی خۆیان لە ناو کەمپەکاندا بکەن. لە بەرامبەرەوەدا ئەمە لە ئەنجامی چی هاتەکایەوە ئەمە لە ئەنجامی ئەمە بوو کە استراتیژیەکی دیار لەلایەن وڵاتانی ڕۆژاوە لەلایەن هەموو ئەو شەش وڵاتەی کە لە نێوان هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعشدا هەبوو هەموو ئەو وڵاتانەی کە خەڵکیان لێ هاتبووە ناو داعش ئێستا ناتوانن استراتیژیەتێکی دیاریان نییە بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەو خەڵکەی بۆ نمونە گەڕانەوەیان دادگاییکردنیان و دواتر کارکردن لەسەر نەمانی ئەو هەزر و بیر و جۆری تەسکیرکردنە بۆ دووبارە ڕێکخستنەوەیان لە ناو کۆمەڵگەیدایە وەتا ڕێکیان بخنەوە بۆی بتوان لە کۆمەڵگەکەی خۆیاندا یان لە زیندانیان کەن یان ئەوە تا بە هەر شێوەیەک لە شێوەکان احتیوا بکرێت. ئەمە مەترسی گەورەکە لە هامشی ئەوانە لە هاوتەریبی ئەوانە بینیمان کە لە فقدانی لە نەبوونی ئەو پلانە لە ناو کەمپەکاندا بینیمان کە داعش گەشە دەکا هەموو ئەم مێرد منداڵانەی کە تەمەنیان 13 و 14 یان کەمتر 8 و 9 ساڵ بوو لە دوای 2007 و ئازادی عێراق و سووریا لە چەنگی داعش دوای باغۆس تەمەنێکە 5 ساڵە لەم 5 ساڵە لەم کەمپانەدا لەوانەیە پەروەردە کراون دەستی نووسوانەکانی داعشیان پێگەیشت بێت زایدەن جودا لەوانە بابەتێکی تری پاڵپشتیەیە کە داعش ئێستا لەوانەیە جگەل لەو تاکتیکەی کە پێشتری هەبوو ئێستا کارتێکی نێودەوڵەتی بێت بۆ فشارکردن بۆ سەر عێراق بۆ سەر سووریا واتە بۆ سەر ڕۆژاوای کوردستان هێزم بینیمان لە ماوەی ڕابردوو لەگەڵ هاوتەریب لەگەڵ هەڕەشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان و قەسەدا بینیمان کە هێرشەکانی داعشیش گەشەی سند شانە نووسەکان سەریان هەڵدا هاوپەیمانی دووبارە گەڕاوەتەوە بۆ ئەوەی بیەوێ دووبارە ئۆپەراسیۆنەکان بەرفراوان بکە بتوانێت کێشەکە لەمانەدا نییە ئەگەر بێت و بنپڕ نەکرێت واتە استراتیژیەتێکی دیار بۆ هەڵسوکەوتکردن و مامەڵەکردن لەگەڵ پاشماوەکانی داعش چ لە ڕووی مرۆیی چ لە ڕووی هێزریەوە دانەدرێت بێگومان ئەم وڵاتانەی کە دەیانەوێت وەکو بەکاری بێنن لەم فەرەسەپانگیریە ئەمنی و سیاسیی لە عێراق و سووریادا هەیە پێم وایە کارێکی ڕاحەتە کە تورکیا لە ماوەی ڕابردوو توانی ئەو کارە بکە واتە هاوتەریب لەگەڵ ئەو ناسەقامگیری و کێشە و ناکۆکیانەی سووری سیاسی لە سووریا و لە عێراقدا توانرا هەم چەک هەم پێدەویستی هەم زانیاری بەم شانە نووسوانەی داعش بگاتن کە توانیان ئۆپەراسیۆنی جۆری لەم لە وەقتا ئەنجام بدەن لە کوردستانیش بێگومان لە ماوەی ڕابردوو ئۆپەراسیۆنێک کرد. دەست خۆش کاک عەبدولقادر دێمە خزمەت جەنابەت کاک هیدایەت تاهیر جەناب دۆکو شارەزایشی کاروباری ئەمنی لە کەرکووک و کە لەگەڵمانی دیارە
هەومان نەزانین ینی داعش لە ئەرزی واقعدا لە ڕووی سەربازیە و بە تەواوەتی ینی لە ناوچوو و ئەوەی کە پێی دەوترا خەلافەتی ئیسلامی کە داعش پێیشیە نابوو ئەمەش بە تەواوەتی لە ناوچوو بەڵام وەکوی کە کاک عەبدولقادر هەرچی ئاماژەی پێدا هزری داعش بە تایبەتی لە ناو ئەو جیلەی کە لە ئێستادا پەروەردا بن و گەورا بن لە ئایندەدا ئەم هزرە زیاتر تەشەناکە و پەراسێنێت بەڕای جەنابەت ینی ئەوەی کە هزرە ماوەتەوە ئەتوانین بڵین ژینگەی عێراق و ڕەوشی عێراق تا چەندە هۆکار و فاکتەرێکە بۆی کە بڵین جارێکی دیکە داعش لە عێراق زۆر بە بەهێزی سەر هەڵداتەوە ئەو فاکتەرە بەهێزانی کە ئێستش کاک عەبدولقادر خستێ ڕوو ئەمانە تا چەند هۆکارن بۆی کە داعش بتوانێ ئەوەی کە خۆی ئێوێ بەو شێوازە بێتەوە سەر ساحە سیاسیەکە و هەروە سەربازیەکە. بەنای خۆی گەورە سپاس سڵاو بۆ بەڕێزت بۆ میوانە بەڕێزەکەت و هەروە بۆ سەرزەمینەرانی خۆشەویست. بە دڵنیاییەوە دیارە لە ناودانی داعش کە بە بڕیارێکی حکوومەت ئەو شوێنانەیان ئەو هەوڵانەیان ئەو ئۆپراسیۆنانەی کە ئەنجام درا بۆ ئەوەی کە داعش زۆربەی ئەو شوێنانەی لە دەستدا کە لەژێر کۆنتترۆلی بوو ئەو شارانی کە لەژێر کۆنتترۆلیا بوو بەڵام ئێستا ئەمە لەبیر نەچێت کە ئێستاش مۆڵگەیان هەیە ئەو مۆڵگانە بۆ تەمای ئەوەی کە بە مەفرەزا ئینطلاقکەن بۆ ئەو شوێنانەی کە پێویستە چالاکی ئەنجام بدەن یعنی بە تایبەتی لە سیسلەچیەکانی حەمرین و هەروە لە قەرەچووخ و لە نێوان ئەو دوو شوێنەیە تەراتێ نەکەن و توانن بە ئارەزوی خۆیان زۆر زابینیمانە مەسەلەن گورزێکی کوشندە لە هێزە ئەمنیەکانەدەن ئەوەش بۆ تەمای ئەوەی کە چەتەکانی داعش بە ئاسانی لەو شوێنانە بە ئارزوی خۆیان هەڵسوکەوتەکەن و هاوکاریان هەیە و هەروەها ئەو شانە نووسوانەی کە لەو شار و شارچکانان زۆر هاوکار لەگەڵانە بۆ پێدانی زانیاری و هەروەها بۆ هاوکاریکردنیان لە هەمان کاتە بۆیە ینی ئەوەی هەوا ئەو برادرای کە میوانەکە باسی لە مەسلەی هزرەکە بە تاکید کە عەبدولقادر بڵێ بە تاکید پەیوەندی بە فکرەوە هەیە مەسلەی داعش مەسلەی فکرە بۆیە ینی لە دوای شەڕی جیهانی دووەم بۆ نمونە رووسیا غەسلی دەماغی بەکارهێنا لەگەڵ نازیەکانە ئەوانەی کە دەستگیر کرابوون ینی مەسلەی غەسلی دەماغ زۆر پێویستە بە تایبەتی بۆ فکری داعش چونکی ناکرێتەوە کۆمەڵی داعش زیندانن و ئەو زیندانە کە ماوەی 6 ساڵە 7 ساڵە کۆتایی بە شەڕی داعش هاتووە بەڵام ئەو جیلە گەورا بێت و ئەو هزر و فکرە هەرەمێنێت لە مێشکیانە و بگرە ڕەنگە خراپتریش بێ بە حکمەوەی کە ینی کەسوکارە داعش بوونە باوکیان داعش بووە برایان داعش بووە ئەمە لە ناو چوونایان نەماون لەو شوێنە بۆیە بەدڵنیاییەوە مەسەلەی غەستی دەماغ پێویستە و ناکرێتەوە لەو زیندانانات هەر بە خێویان کەیت و ئیداریان بدەیت و بێ ئەوەی کە تۆ لە ڕووی فکریەوە نەتوانی لە مێشکیان دەریکەی بۆیە دەبینین ینی ئەو زیندانە گەورەی هۆڵ کە لە ڕۆژاوایە بەڵنیاییەوە زیندانێکی زۆر لە خۆگرێت و چی لە عێراقیش بە هەمان شێوە ئەو جۆرە زیندانانە هەیە پێویستە ئەوە پێڕۆ بکرێت کە مەسلەی غەسلی دەماغ زۆر پێویستە لەبەرەوەی تا ئێستاش هەیە پەیوەندی بە گروپەکانی داعشەوە کات و بینیمان چەندی جاریانی لە کوردستانی خۆمانە پەیوەندی کراوە بە چەتەکانی داعش و کار و چالاکییان ئەنجامداوە ویستویانە چالاکی گەورەش ئەنجام بدەن بەڕۆتا ینی ئێمە ئەبیستین ینی ڕۆژانە لەلایەن هێزەکانی ئاساییش و لەلایەن هێزەکانی ژە تیرۆری هەرێمی کوردستان و عێراق ینی شانە نووسەکانی داعش ئاشکراکرێن هەم لە هەرێمی کوردستان هەم لە ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان و کێشە لەسەر خۆی بۆ خۆی ئەمە بۆمبێکی تەوقیت کراوە کە زۆر مەترسیدارە لەوەی کە زۆر جار داعش لە چوارچەوەی دەوڵەتێک و خەلافەتێکدا خۆی ڕێخستبوو بەگشتی ئەوەی کە لە زیندانەکان ئەگوزارێ زۆر مەترسیدارە کاک هیدایەت منەمە یەک پرسیاریکە بکەم هەر لەو بارەیەوە ئێستا لە عێراق تا ڕادەیەک بێدەنگی هەیە لە هەندێک ڕۆ بە تایبەتی دوایەوەی کە حکوومەتی عێراق پێکات بەڵام ینی فشارێکی زۆری سونەکان هەیە بە دیاریکرایی بۆ سەر حکوومەتی نوێی عێراقی کە یەشێک لە یاسا گرنگەکانی ینی لێپرسینەوە و دادپەروەری کە لە ڕابردوودا بە تایبەتی ینی دەوترا دژی سونەکانە ئەم یاسایە هەڵبۆشێتەوە هەڵۆشانەوەی ئەم یاسایە چ کاریگەریەکە بێ بۆەوەی کە جارێکی دیکە داعشیش بتوانێت سوود لەوە وەربگرێت کە ئەوانیژە زیندانەکان ئازاد بکرێن یاخود بێنەوە مەیدان و
یعنی ئەوان سوودمەندی یەکەم بن لەو یاسایە چونکە مەترسیەوە هەیە بەڕاستی. بەڵێ دیارە یاسایە کاتی خۆی کە دەرچوو بۆ مسالە و عەدالە بۆ بەعسیەکان بوو و دیارە ئەو قۆناغەتیە پەڕی. ئێستا ئێمە ئەبێ یاسایەکی تر هەبێت، یاسایەکی تر هەبێت کە لێکۆڵینەوە بکات لەو چەتە تیرۆستیەکان، یانی بە تایبەتی داعش کە تاکو ئێستا بەردەوامیان هەیە و خۆیان کۆکەنەوە و لە شێوازی مەفارز کارەکانی خۆیان ئەنجام بدەن و زۆر جار هەوڵی ئەوادەن کە کۆمەڵی خەڵکیش ینی ڕاکێشن بۆ ئەو گروپە کە بەڕاستی لە گەشەکردندایە گەبێت و هێزە ئەمنیەکان و ینی هەوڵی ئەوە نەدەن کە ئەو چەتانە یان لە ئۆپراسیۆنێکی بەرفراوان نێوان هێزە ئەمنیەکان و بگرە ینی پێشمەرگەش کە دەبێ ینی هاوکار و هاوبەش بێ لە نێوان دەرەبەرەوەی زۆر جارە بینین لە بۆشای ئەو ئەمنیەی کە هەیە لە نێوان هێزەکانی عێراق و هێزە ئەمنیەکانی هەرێمی کوردستان، ینی زۆر جار لەوێ ئەو چەتانە ئەوە قۆزنەوە، ینی ئەو بۆشای ئەمنیا قۆزنەوە ئەوەشە بۆتە هۆکارێک بەڕاستی و ینی هەرچەندە لە منهاجی حکومیە ئەوە هاتووە کە ئەو بۆشانە پڕکرێتەوە بە دروستکردنی دوو لیوای هاوبەش، ئەمە کارێکی باشە بەڵام بەڕاستی زۆری خایەن و دیارە وەکو زانیاریەکانی کە من هەمە چاوەڕێن کە ینی میزانیەی گشتی عێراق مسادقە بکرێ بۆی لەو ڕێگایەوە بتوان ئەو هێزان دەست بەکار بن. بۆیە بەدڵنیاییەوە ینی دەبێت ڕێگری هەبێت لە تەشەنە نەکردنی چەتەکانی داعش و ئێستا ینی استقرارێکی ئیداری سیاسی هەیە لە عێراق دوای پێکەنانی حکومەت، ئەمە شتێکی باشە، بەڵام دەبێت بەرنامەیەکی تۆکمە هەبێت بۆ بەستە، چونکە ئەوە ئێستا گوزەرێت هێزە ئەمنیەکانی عێراق بەتێنا ناتوانن بەڕاستی زاڵ بن بەسەر ئەو بارودۆخەیە بە حکمی ئەوەی ئێستا بە تایبەتی کە ئەو چالاکیانە چۆن ئەنجامەدرێت لە ناوچە جێناکوکان، ینی زۆربەی چالاکیان لەو شوێنانە ئەنجامەدرێت بە حکمی ئەوەی کە کێشەیەکی سیاسی و دەستوری لەسەرە، بۆیە ئەوە قۆزنەوە بۆ ئەوەی کە ئەو هێزە ئەمنیانەش کە بوونیان هەیە هێزە عێراقیەکان لە دەرەوەی ئەو شوێنانە هێنراون و لە خواروی عێراقەوە هاتوون لە جوگرافیای شوێنەکان شارەزانین، بۆیە دەبینین زیاتر چالاکیەکان ئەنجامەدەن و هێزە ئەمنیەکان زیاتر زەر و زیانیان بەرەکەوێت. بەڵێ کاک هیدایەت دێمە خزمەت جەنابەت، هیوادارم ئەو هێدفۆنەشە بۆ چاکن برادەرانی هاوکارانمان لە ستودیۆی کەرکووک بۆیە کە فکر نەبا لە بەرنامەکە. دێمە خزمەت جەنابەت کاک هیدایەت. کاک عەبدولقادر، ینی مەسەلەی ینی بە تایبەتی لە عێراق پێشتر جەنابەت لە وەڵامیشێک لە پرسیارەکانی منە باست لە ینی لەوە کرد کە داعش زۆر جار دەویسترێ وەکو کارتێکی سیاسی وەکو فشارێک بۆ حکوومەتی عێراق بەکار بێنرێت. چێ ئەوێت داعش لە عێراقدا وەکو کارتی زەخت و فشار بۆ سەر حکوومەتی عێراقی بەکار بێنێەوە بۆ مەبەست لەوە چی ینی بەڕاستی ئەم حکوومەتە باوبەشی پێک ناتوە؟ بەڵێ بێگومان ئەم حکوومەتە بە هاوبەشی پێکاتوە، بەڵام بە هاوبەشی کێ لە دەرەوەی بازنەی حکومڕانیە لە عێراقدا، ئەوانەی لە دەرەوەی بازنەی حکومڕانی لە عێراقدا، ئەوانەی لە دەرەوەی بازنەی بەرژەوەندین لە عێراقدا، ئەوانەی لە کەیکەکەی عێراق بەریان نەکەوتوە، بێگومان داعش دەتوانێت کارتێک بێت لە سووریا کێ ئەمەی پاڵنەرە بۆ داعش بۆ ئەوەی کردەوەی تیرۆریستی ئەنجام بدە. بێگومان من باز لە تورکیا ئەەکەم، بێگومان تورکیا دوای ئەوەی کە نەیتوانیوە لە ماوەی ڕابردوو لەسەر زەوی هیچی لە بەرامبەر هێزەکانی هەسەدە و کوردەکان دەستکەوێ، بێگومان کارتی ئەخیری بە تایبەت لەم ماوەیەدا کە باز لەوە دەکرێت کۆبوونەوە سێقۆڵیەکی تورکیا و سووریا و رووسیا لەوانەیە ڕێکەوتنی لێ شین ببێتن، بێگومان کارتی ئەخیری کارتی داعش دەبێت. هەروەک بینیمان داعش لە سنوورەکانی گرێسپی، سەرەکانی، ئەدلب و ئەوانەی کە سەرکردەکانی داعشی پێدا بە ئامانجگیرە هیچ کردەوەیەکی سەربازی ئەنجام نادا، تەنانەت دێ لە باشوورترین خاڵ لە ڕەقا کردەوە ئەنجام دەدا. ئەوە مانای وایە دەیەوێت لە ڕووی سەربازیەوە لەوانەیە دۆرپێچێک بێت هێرش لە پشتەوە بە شێوەیەکی لە ناکاو لەوانەیە شارێک بێت بۆ ئەوەی هێزەکانی هەسەدا چۆکدا بدە بۆ ئەوەی بێنە ژێر باڵی ڕێککەوتنێک کە زایدەی ڕێککەوتنەکەی لەوانەیە دانیشتنی سێقۆڵێکی رووسیا و سووریا و تورکیا بێتن. لە عێراقدا دەتوانین ئەوە بڵێن
کە سونەکان لە دوای 2023 بە هیچ شێوەیەک نەگەیشتنە ئەو خاڵە حکومڕانیەی کە تیایدا حکومڕانیان دەکرد زۆربەی بەر لە 2023 مەبەستم دەسی ساڵی بەر لە 2023 حکومڕانیان دەکرد بێگومان بینیمان لەو ناوچانەی کە سونە نشینن بۆشایی ئەمنیتیایە لەوێوە داعش گەشاکە لەوێوە کردەوەی تێروریستی ئەنجامەدا لەوێوە ئێمە قوربانی ئەدەین ئەمە پێم وایە هەم کارتی محەلی واتە خۆجێیی خەڵکی سونەی سونەمەساب کە سراعی سونە و شیعە لە عێراق ساڵانێکە هەم لە عێراق و هەم لە جیهانی ئیسلامدا بەردەوامیش بەکار بەڵام ئاخر پێ دوایە کاک عەبدولقادر ینی تا چەند سونەکان جارێکی دیکە ماڵی خۆیان وێرانەکەنەوە ناوچەکانی خۆیان کاولەکەنەوە بۆی کە پشتیوانی ئەگەر ناڕاستەوخۆش بێ لە گروپێکی تیرۆریستی وەکو داعش بکەن من پێم وانە بە تەواوی ینی ئەوە سیناریۆیەک لە سیناریۆەکانە بەڵام لەوانەیە سونەکانیش لە نێوان خراپ و خراپتر خراپیان هەڵبژار دەبێتن لەوانەیە لەلایەن شیعەوە لە بەرەوەی ئێستا هێڵی استراتیژی ئێران بۆ سووریا و لوبنان بە خاکی سێگۆشەی سونەدا تێپەڕێت بۆ جێگیرکردنی هێزەکانیان بۆ جێگیرکردنی سەقامگیری ئەمنی ئەم ناوچەیە ڕێڕەوی هێزە ڕێڕەوی استراتیژی ئێرانە لەوانەیە فشار بۆ سەر سونە هەبێت لەوانەیە فشار لە دەرەوەی سونە لە وڵاتە عەرەبیەکانی سونە لەوانەیە بۆ سەر سونە هەبێت لەوانەیە پێش ئێستا ڕێکەوتن کرا بێت پێم وایە چەندەها سیناریۆ هەیە کە ئەتوانین باسی بکەین بەڵام هەر ئەوە نییە من ئەگەڕێمەوە بۆ خاڵی دەرفەتی پێشووی قسەکردنم هەڵگەڕانی فۆکس لەسەر محاربەی داعش بەرپەشدانەوەی داعش تەنها لە عێراق و سووریادا نەبوو ئێمە بینیمان لە چەند ڕۆژی ڕابردوو لە ئەفغانستان کردەوەی جوڵایانە بوو ڕاست بەڵێ و خۆکوژی هەبوو ئەمە واکە کە لە ئاستی جیهانیدا کە تۆ فۆکس لەسەر محاربەی داعش لە ئەبەی بێگومان داعش لە بیئەی ناسەقامگیر لە بۆشایی ئەمنی تەشەناکە بیر و هزرەکە وەکو باسم کرد بوونی هەیە لە ناو سونەیە تونڕەوەکان نەتەنها عەرەبەکان بەڵکو بینیمان لە ئەفغانستانیشەوەیە لەوێش لەوانەیە لەلایەن هێزێکی دەرەکی هێزێکی ئیقلیمی هێزێکی جیهانی وەکو کار لە دژی کاک عەبدولقادر تا چەند ئەو بۆچوونە ڕاستە کە ئێستا ینی بیر و بۆچوون و هزری داعش بۆتە هزرێکی جیهانی ینی لەو هەرێمایەتی و ئینە دەرچووە یاخود لە ناوچەیەکی دیاری کراوە کە بوونی هەبوو بێ من پێم وایە پێچەوانەیە هزرێکی جیهانی نییە بۆ ئەوەی هزرێکی جیهانی بێت و پاڵپشتی هزری سونەی جیهانی وەکو هەزارەی ڕابردوو بکاتن بەڵام پێم وایە زیاتر لەوەی هزرێکی جیهانی ئێستا کارتێکی جیهانی ینی دوور مەبینە ئەگەر لە ماوەی داهاتوو ئەگەر ئەم جەنگە پرۆکسیەی ئێستا لە بەوەکالەتەی لە ئوکرانیا دەکرێت داعشیشی لە نێوان ببینی لە بەرامبەر مەسەلەن ئەو هێزانەی لە چێن هاتوون لەوانەیە تۆ لە ئەفغانستان بەهێزتریان ببینی ئەگەر دۆخی نائەمنی و ناسەقامگیری لە ئێراندا لەوانێ بینیمان داعش ساڵاکی هەبوو لە ئێران لە شاری شیراز ئەمانە لەوانەیە وەکو کارتێک بن لە پێچێت لە ئێمن ببین دێدا زیاتر لەوەی کە پێم وایە هەزرێکە پێم وا بۆتە بە کارتێکی جیهانی لە وڵاتان لە دژی یەکتر سوودی لێ دەبینن و لە عێراقیش پێم وایە هەم لە دژی کورد لە عێراق هەم لە ڕۆژاوای کوردستان هەم مەبەستم هەرێمی کوردستان و هەم لە ڕۆژاوای کوردستان لە دژی کورد چەند ساڵێک بوو بەکارە هاتوو بەردەوام ئێستان دووبارە هەم لە عێراق لەوانەیە هەم لە ڕۆژاوای کوردستان بە شێوەیەکی بەرچاو تەشەنەی سندووە بینیمان لە ماوەی مانگی ڕابردوو ئۆپراسیۆنێکی بەرفراوان بە بەشداری هێزەکانی هەسەدا جەتیرۆری هەسەدا بەشداری هێزەکانی ترکە بەشدار بوون توانیان زەربەیەکی کوشندەیان لێ بدەن بەڵام ئایا ئەمە بەسە تەنانەت باسم کرد تەنها بۆ ئەوەی بمانەوێت چارەسەریان دۆخە بکەین ئەبێ استراتیژیەتێک بۆ مامەڵەکردن و هەڵسوکەوتکردن بۆ پاشماوەکانی لە بەرەوەی پاشماوەکان بینیمان لەو کاتێک کە لە زیندانی گوێران لە حەسەکەدرا لە ساڵی ڕابردوو بینیمان هێزیان لەکوێ هات لەکوێ هاوکاری کرابوون واتە ئەو هەموو ئینقلابانەی کە لە ناو زیندانەکاندا دەکرێت واتە هەزەکە لەوێ پەروەردە دەکرێت واتە ڕێکخراوە شانە نووسەکانی ڕێکخراوەکە لە ناو زیندانەکاندا دەستیان هەیە واتە ئیشەکان واتە
هەیکەلیەی تەنزیمی داعش لە شوێنێک بۆ شوێنێکی تر بە پێی ژینگەکەیەوە واتە هێشتان پێشکەوتووە واتە هێشتا توانای تەشەنە و گەشەکردنی هەیە. ئەمە مەترسیەکی گەورەیە ئەبێ هەم لە عێراق هەم لە سووریا هەم لە وڵاتان هەم لە ئاستی نێودەوڵەتیش ئەبێ خەمێکی لێ بخۆن ئەگەرنا ئەم ناسەقامگیری ئەمنیەی لە عێراق و سووریا لە ئەفغانستان هەیە زۆر ژینگەیەک گونجاوە هاوشێوەی 2000 و دوای بەهاری عەرەبی مەبەستم لە وڵاتان دەتوانێتە شەکە بیرمان نەچێت لە وڵاتانای لە دوای 2002 کە بەهاری عەرەبی تێیدا دروست بوو بیرمان نەچێت دوای بەهاری عەرەبی زۆربەی ئەو وڵاتانەیە داعش تێدا گەشەی کرد تەنانەت لە یەمەنیش سەرجێڵاتیان پەیدا بوو بۆەوە ئەبێ لە ئاسی جیهانی شەڕ لەگەر حزبەکە بکرێت مامەڵە لەگەڵ حزبەکە بکرێتن هەروە لە ئاستی ئیقلیمیش وڵاتان ئامادە بن بۆ ئەوەی لە ڕووی سیاسی و دیبلۆماسیەوە بتوانن بگەوتنە ڕێکەوتنێک کە وەکو کارتێک لە دیژان بەکارنێتن کە ئەمە مەبەستمەوە خۆناغسەڵ بەڵێ دەست خۆش کاک عەبدولقادر کاکی دایەت کە ئەمە ینی هیزری داعش و توانای لۆجستی و سەربازی داعش بێت کە لە ناوچەکە ینی هەم جەنابەت هەم کاک عەبدولقادر هاوڕان لەسەرەوەی هەم زۆرێک لە چاودێران و ئەوانەی کە شارەزای بواری ئەمنین ینی هاوڕان لەگەڵەوەی کە داعش هەمیشە وەکو کارتێک بەدەست زۆرێک لە لایەنەکانەوە بەرامبەر بە یەکتری بەکاردێنێت. ئەمە خودی داعش خۆی ئامادەی عێراق و هەروەها هێزەمنەکانی عێراق و سوپای عێراق و حەشدی شعبی و هێزەکانی پێشمەرگەی هەرێمی کوردستان ئەمانە تا چەند ینی استراتیژێکی ڕێکخرا و ئامادەیان هەیە بۆ ئەوەی کە بتوانن بە شێوازێکی باشتر لەوەی پێشوو کە ڕوبەڕووی داعش بوونەوە لە ئێستادا ڕوبەڕووی هەم هزری داعش هەم جوڵە سەربازی و تیرۆریستەکانی داعش ببنەوە کە ڕوو ئەدا بە تایبەتی لە ناوچە کوردستانەکانی دەرەوە هەرێمی کوردستان. بەڵێ بەداخەوەیەکە لە خاڵ لاوازەکانی کە ئێستا چەتەکانی داعش لە گەشەکردنایەوە چالاکەکانی زیادی کردووە نەبوونی ئەو هەمانگیە لە نێوان هێزی پێشمەرگە و هێزە عێراقیەکان و ئەمە کاریگەری خستۆتە سەر ئەوەی کە ئەو هێزانە فرەچشنن ینی کۆمەڵێ هێزن ئەو هێزانە هەمویان هێزی سەربازی نین وە خۆ جەنابیش ئاماژت پێکرد هەیە حەشدی شعبیە هەیە سەر بە وزارەتی ناوخۆیە سەر وەزارەتی دیفاع ئەمانە ینی فرە جۆرن ینی فرە هێزن ئەم فرە هێزانە ڕەنگە زۆر جاریش لە میوان خۆشیانە هەر هەمانگەی زەعیف بێ زۆر لاواز بێ ئەوەش زۆر جار ینی کێشیان بۆ دروست دەکات ئەگەر لە ئۆپراسیۆن بێ لە کارە ئەمریەکان و سەربازیەکان بێ ئەو کێشانە دروست بووە زۆر جار ینی ئاگامە لێیە بە تایبەتی لەو ناوچانی دەوری بەرخۆمان بۆیە ئەمە پێویستی بە ڕێخستنەوە هەیە پێویستی بە هەمانگیەکی تودوتۆڵ هەیە لە نێوان خۆیانەوە جاریکە لە نێوان هێزی پێشمەرگە و هێزە عێراقیەکان بۆیە گرنگە زۆری گرنگە ئەو دوو هێزە ئەمنیە هەرێمی کوردستان و حکوومەتی اتحادی ڕێکەوتنێکی تۆکمە بکەن و خۆشیان باشە زانن کە ئەو بۆشای ئەمنیانی کە هەیە ئەو نەبوونی ئەو هەمانگی کە لە نێوان ئەو دوێزەیە وای کردووە کە بە ئاسانی ئەو هێزانە ئەبڕن یانی زۆر جار مەفارزی داعش ئەو هێزانە بڕێتە ناو شار و شارچکەکانەوە بینیمە لە سەرگەڕان لە دووبز لە داقۆق لە خواروی داجەل و لاو ناوە ینی زۆر باسانی ئەو هێزانە بڕن و دێن سەلاکانی خۆیانەکەن ئەم بە حکمەوەی وگوتم ینی شارلستوەکانیش بوونیان هەیە تاکو ئێستا باشە کەواتە کە ئەگەر ئەمە هەبێت و جەناب دەڵێکاکی دایەت کە هەمانگیشی تەواو نەبێت لە نێوان ئەم هێزە جۆرا و جۆرانە ینی کێ بەرپرسە لەم خەمساردیە و کێ مەبەستێتی ئەم بۆشایی ئەمنیە هەر پڕ نەکرێتەوە کە داعش و ینی هاوشێوەکانی داعش تێدا گەشە بکەن لەو ناوچەیە. بڵێ دیارە ینی فشاری ئەقلیمی هەیە و فشاری هەندێک لەلایەنەکانی هەیە و بە تایبەتی ئێمە بینی لە کەرکووک ینی زۆر جار کە ناو پێشمەرگە دێت لایەنە سیاسیەکانی تورکمان و عەرەب ناڵێن ینی و خەڵکی تورکمان و عەرەب لایەنە سیاسیەکانیان هەڵایەکی زۆر دروست دەکەن و زۆر جار کۆنگرەی ڕۆژنەماوانی ئەنجدینەکەن ئەبەستن بۆ ئەوەی کە بە هیچ شێوەیەک هەوڵ نەدەن کە پێشمەرگە تێکەڵ بە هێزی عێراقی بکرێت و ئەو ناوچانە بپارێزرێت و خۆیان باش دەزانن کە هێزی پێشمەرگە لێرە بووە و هێز عێراقیەکان بوونی نەبووە و هێزی پێشمەرگە ئەم ناوچانی پاراستووە بە درێژایی زیاتر لە 1000 کیلۆمەتر و قوربانی داوە کۆمەڵێ فەرماندە شەهید بوونە و زۆر جار ینی ئەو ناوچە عەرەبی و تورکمانیانە هێزی پێشمەرگە ئازادی کردووە کە خۆیان نەیانتوانیوە چی وەکو حەشد چی وەکو هێزی تورکمانی و عەرەبی بۆیە ینی ئەمە یەکێکە لە فشارەکان و فشاری ئەقلیمیش هەیە و بەداخەوە ینی ئەستا ینی ئەو بڕیارە هەیە کە
ئەو دوو لیوایە بە فەرمانێکی سەربازی لەلایەن بەڕێز سوودانیەوە ینی ئەمریکای دەرچووە بەڵام لەسەر مەسەلەی مالی و ئیدارەکە ماوە گوایە ینی ئەگەر بێت و مسادقەی میزانیە بکرێت ئەو دوو هێزە دروستە بێت و ئەمە کارێکی باشە بێت یانی ئەم ئەو هەمانگیە ئەم ئەو بۆشایانە پڕەبێتەوە چونکە هەندێک شوێن هەیە بۆشایەکان زۆرن ئەین بە 10 کیلۆمەتر و 20 کیلۆمەتر و ئەوانن ینی زۆر باسانی ینی ئەگەر کەواتە ژینگەیەکی لەبارە سەرڵدانەوەی سەرنووی داعش بەڵێ ینی زۆر جار ینی ئەوان چۆن توانیانە ئەو شوێنانە بە ئازادی ینی تەراتێنی تیا بکەن و بتوانن جوڵەی تیا بکەن بەهۆی ئەو بۆشای ئەمنیانەیە یعنی ئەوە وای کردووە کە دامی لۆجستی دامی ئەو ڕێکخراوانە بکرێت و ڕەنگە هەندێ لایەنیش هەبێت لە ناوخۆیە ینی دەستی لەوە هەبێت کە هاوکاریان بێت وەکو کارتێکی فشار بەکاری بێنە جگە لە هەندێک وڵاتی ئەقلیمی کە بە بەردامی و کارتێک بەکاری هێنن هەر کاتێک ئەوەی کە خۆیان بێوێت جێبەجێ نەکرێت دیارە ئەو کارتا جوڵێنن و هاوکارەکانیان بۆ چەتانە بۆ گروپە تیرروستانە زیاد دەکات و چالاکیەکانیان زیاترە بێت و زۆر جابینومانە لە عمقی شارەکانە ئەو چالاکاریان ئەنجام داوە و ئەگەر بێت و ئستا ئەنێمە بە تایبەتی لە شاری کەرکووک باز شاری کەرکووکەکەم بە حکومەوەی کە محافزەکە عارەبە ڕەنگەم ئەمەشتا ینی تۆزێ ینی گونجاو نەبێت لێرە باسی کەم بەڵام بۆ خۆی هەموو خەڵکی کەرکووکە زانێ ینی ئەو محافزەی ئێستا بەوکارەت لە کەرکووکە ینی ئامۆزاکانی بگرە یەکێک لە براکانیشی یەکێک بۆ لە گروپە تیرروستەکانی داعش بۆیە ینی هەست دەکەم کە لەبوونی ئەو محافزە لە کەرکووک ئەوان چالاکیەکانە ناهێنن ناو شار بۆ ئەوەی ئەوکو دەبێت لە سەرم پارێزگایە بۆ گۆڕانکاری ئەڵێ معنی خاتری ئەگرن کاگیدادا بڵێ ئەڵێ معنی خاتری ئەگرن قەدری ئەگرن بۆیە کە تووشی کێشە و مشاکلی ئەمنی نەکەن ئەم محافزە بڵێ تر خۆتەزانی ینی ئەمان بەوە خوان برەوەکی خوان برێتەوە کە ئاڵێن ئێستا ئێمە وەزەی ئەمنی ناو شارەکان باشە و ئەو هێزانی کە هاتوون هێز سەربازیەکان و جگە لەوەی کە هەندی هێزی سونی شەیە و هێزی حەشدی سونی و حەشدی تورکمانی و ئەمانەشەیە کۆنتترۆڵی ئەو شوێنانیان کردووە و نانەوێ ینی گۆڕانکاری بەسەر مەلەفی ئەمنیا بێت ئێستا بۆیە یانی یەکێک حتاکو لە خاڵە گرنگەکان کە لە مەنهەجی حکومی بەڕێز سوودانی جێکراوتەوە کە ئەلەم چوار شارەی بەڵێن کەرکووک و نینەوا و مووسڵ و تکریت کە بە حکمی ئەوەی کە لە دوای ڕووداوەکانی ڕفراندۆم دروست بوو و هێزی پێشمەرگایەوەی چۆڵ کردو ئەم هێزانە هاتنەوێ ئێستا هێزی سەربازی لەو شوێنانەیە گوایە ینی بەپێ ئەو ڕێکەوتنی کە کراوە دەبێت ئەو هێزانە بکرێنە دەرەوەی شار و مەلەفی ئەمنی ناو شارەکان بدرێتە پۆلیسی ناوخۆ و ئەمەش بەڕاستی ناڕەزایی هەیە لایەن ئەو لایەنانەوە تاکو ئێستا جگە لەوەی کە اتفاقێکی شێری ناو وزارەتی بەرگری عێراق و وزارەتی پێشمەرگە بۆ ینی بوونی دوو ینی هێزی تێکەڵە لەو دیلوات تێکەڵی کە ئەو بۆ شایانە پڕەکەنەوە بڵێ دەست خۆش کاک هیدایەت کاک عەبدولقادر مەسەلەی ینی هەمومانە زانین لە ڕابردوو کاتی لە ناوبردنی داعش ینی هاوپەیمانیشی نێودەوڵەتی فراوان بە سەرۆکایەتی ئەمریکا پێکات کە زیاتر لە 30 وڵات بەشدار بوون لەوە هاوپەیمانێتیە وەمانە ڕۆڵێکی گرنگیانە بوو هەم لە ڕووی سەربازی هەم لە ڕووی لۆجستی بۆ پاڵپشتیکردنی هێزەکانی پێشمەرگا و هێزە عێراقیەکان بۆ لە ناوبردنی گروپی تیرۆریستی داعش هەم لە عێراق هەم لە ڕۆژاوای کوردستانی ژۆکو جەناب دامەژەت پێدا کە لەم چالاکی یەک دوو ڕۆژی ڕابردووی ینی شاری ڕەقە هاوپەیمانان تا ڕادەیەک ئێستا لەم ڕەوشەیە تا ڕادەیەک بێدەنگن ینی بێدەنگیەوان بە مانای ئەوەیە کە هاوپەیمانێتەکە بوونی نەماوە یاخود ئەم هاوپەیمانێتیە بوونی هەرماوە بەڵام چاوەڕێی هەمانژین و داواکاری حکوومەتی عێراقن بۆی کە بێتە پێشەوە هاوکار بێت هەم لە ڕووی لۆجستی هەم لە ڕووی سەربازی هەم لە ڕووی ئەوەی کە ئەوانیش ینی چۆنەڵی ڕاوێژیان پێ بکرێت لە ڕووی هزر و لە ناوبردنی داعش لە ڕووی فکرێەوە ینی هاوکار بنەوان بێگومان پرسیارێکی زۆر جوانە ئەوەی کە هاوپەیمانێتی نێودەوڵەتی دژی داعش نەماوە بێگومان ماوە بەڵام ئەندامانی هاوپەیمانێتی دژی داعش لە دوای 2014 و ئەگەر بیرمان بێتن جیهانێکی زۆر سەقامگیرتر لەوەی ئێستا هەبوو وڵاتانی ئەوروپی لەو بەڕی
خۆشگوزەرانی بە توانایەکی مادی و پیشەسازی زۆر گەورە لە گۆڕەپانەکەیە بوون دەیانتوانی بە هەموو شێوەیەک پاڵپشتی هێزەکە بکەن پاڵپشتی هاوپەیمانەتێک بکەن. ئێستا هەموو ئەوانەی کە لە ناو هاوپەیمانەتی دژی داعش زۆر بەیان مەبەستن جێیانگرتووە خۆیان سەرقاڵی کێشەیەکی زۆر لەمە گەورەترن ئەوروپا ئێستا کێشەیەکی گەورەی وزەی هەیە ئێستا جەنگێکی گەورە بە وەکالەت لە ئوکرانیا لە بەرامبەر ڕوسیادا دەکرێت لە بەردەم هەڕێشەیەکی زۆر گەورەدان هەڕەشەی قەیرانی پیشەسازی قەیرانی ئابووری قەیرانی ئەمنی حتا قەیرانی سیاسیدا لە وڵاتانی ئەوروپی زۆربەی وڵاتان محافزەکارەکان هەڕەشەی هاتنە سەرکار و هەڕەشەی نەمانی یەکەتی ئەوروپا و دوورکەوتنەوە لە ناتۆ و ناتۆیەکی نوێ کۆی ئەم بابەتانیان بینیمان هەتا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش هەموو ئەو هەوڵانەی ئیسرائیل بۆ ڕێکخستنی هاوپەیمانی ئیبراهیم لەگەڵ وڵاتانی عەرەبی تەنانەت نەتیجەیەکی نەبوو. ئێرانی ئێستا ئێرانێکی زۆر زۆر بەهێزترا لە ئێرانی 2010 و بەر لە 2010 هەموو ئەوانە وای کرد ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا فۆکسێکی زۆر زۆر گەورەتر لەسەر کۆی کێشەکان هەبوو چ لە ئەفغانستان چ لە عێراق چ لەگەڵ داعش چ لە ڕۆژاوای کوردستان کە بینیمان ئەو کاتێک کە ترامپ بڕیاری پاشەکشکردن لە ڕۆژاوای کوردستانیدا کۆنگرێسی ئەمریکا کەساتیەکان کەساتیە ناودارە جیهانی ئەمریکی و غەیری ئەمریکیەکان چۆن هاتنە سەرخەت. بەڵام ئێستا زۆر کەم لە ناوەندا سیاسی و ئەمنیەکان باز لە داعش و هەڕەشەکانی داعش دەکرێت. ئێستا جیهان لە بەردەم هەڕەشەیەکی گەورەیە بۆ ئەمریکی و ئەوروپیەکان واڵتا نەزمی سوڵتە تێک دراوە واتە بەرژەوەندیەکانیان لە مەترسیدان. ئێستا چین بەهێز لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا خۆی وێنا دەکە ڕووسیا ئێستا لە بەردەم کۆی هەڕەشەکانی ناتۆ بۆ سەر سنوورەکانی خۆی ڕاوەستاوە. هەموو ئەوانە و زۆرێکی تریش وای کرد هاوپەیمانی نێودەوڵەتی سەرنجی لەسەر محاربەی داعش شەڕی داعش لا بچێت. ئەوە وای کرد دەرفەتێک بکەوێتە بەر داعش هەم وەکو ڕێخستنە سەربازیەکانیان هەم وەکو شانستوە سیاسیەکانیان کە لە نێو وەکو باسم کرد لە نێو سیراعی نێوان شیعە و سونە لە نێوان سیراعی بیر و هزری وشکی مەذهبیدا لەو فەراغەی کە لە عێراق سووریادا کە ئێستاشەیە بە بڕوای من دروستکردنی لیوا لەوانەیە لە ڕووی هێزی برۆییەوە بتوانێت کاریگەریەکی 20% هەبێ. بەڵام لە کۆتاییدا مامەڵەکردن لەگەڵ هزر زۆر گەورەیە. بینیمان ئەو کاتێک کە داعش لە ناو هۆزەکانی سونەدا دروست بوو پاڵپشتێکی گەورەی بەر لە 2014 لە دەشتاییەکانی ئەمبار لە نینەوە مۆسڵ بینیمانەوەنە پاڵپشتیان هەبوو. بینیمان خەڵک هەموو ئەوە نییە کە لە ڕاگەنەکانمان بینم زایدەن بینیمان کە داعش لە ماوەیەکی زۆر بچووک گەشەیەکی زۆر گەورەی کرد کە سەلماندیکەوە پاڵپشتیەکی لۆژستی زۆر گەورەی لە ئاستی جیهانی هەیە کە زۆری بۆ تورکیا باز دەکرێت. بینیمان ئەبوو بەکر بەغدادی لە دوای کوشتنی ئەبوو بەکر بەغدادی لە ماوەی کەمتر لە هەفتەیەکدا ئەبوو ئیبراهیم هاشمی القوڕیشییان دانا. بینیمان ئەبوو حەسەن مهاجر کە بەرپرسی ڕاگەیاندنەکەیان بوو ئەو کاتەی کە کوژرا بە ماوەیەکی کەم ئەبوو هەمزەی قوڕیشییان داناواتە ڕێکخراوێکی پتەوی لە ڕۆی هەیکەل و تەنزیمیەوە پاڵپشتێکی گەورەی دەرەکی هەیە. ئەمە فکری عەرەب و ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نییە بتوانێت لە ماوەیەکی زۆر کەمدا لەژێر فشاری هێزێکی گەورەی هاوپەیمانی نێودەوڵەتی سی دەوڵەتی بتوانێت وە لێک پەرتەوازە بێ دواتر خۆی کۆکاتەوە. ئەمە پاڵپشتی ئەقلیمی و جیهانی هەیە. هەروەک باسم کرد ئەکرێ بەکاربێتی نێودەوڵەتی و ئەقلیمی بەکار بهێنرێت. بەڵام ئایا ئێمە لە عێراق و سووریا ئێمە لە هەرێمی کوردستان دەتوانین ئێمە هێزی پێشمەرگە لە ماوەی ساڵانی ڕابردوو ئەوەی سەلمان کە دەتوانێت لە ڕووی سەربازیەوە بەرگری لە سنوورەکانی هەرێمی کوردستان بکە. بەڵام لەمە دەرچوو ئەمە بەشمان ناکە. ئەمە تەنها بەس نییە بۆ ئەوەی سەقامگیری و ئاسایشی هەرێمی کوردستان بپارێزین ئەبێ هەنگاوێک لەوە زیاتر بڕۆین ئەوێ لەگەڵ بەغدا لە ڕووی ئەمنی لە ڕووی استراتیژی ڕێک بکەوین ئەبێ ئاشتەواییەکی نیشتیمانی هزری فکری لە عێراقدا دروست بێ بۆ ئەوەی
سنێ و کورد و شیعە و هەموو پێکاتەکان لە عێراقدا هەز بکەن عێراقێکی سەقامگیرە وڵاتێک هەیە دەوڵەتێک هەیە کە دەتوانێت پاڵپشتی هێزی و فکریان بێتن بۆ ئەوەی ژینگەیەک دروست نەبێ کە بیری لەم جۆرە بتوانێت خۆی لە نێو ئەم ژینگەیەدا ببینێتەوە بۆی گەشە. بەڵێ زۆر سوپاس بۆ هەرێک لە میوانە بەڕێزەکانم کاک عەبدولقادر هەرکی توێژەری ئەمنی و هەروەها کاگیدایەت تاهر شارەزای کاروباری ئەمنی کە بە سوپاسەوە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان بوو. بەڵێ بینەرانی بەڕێز هەڵقەم شەوی پانۆراما پێشکەشکرا خواتان لەگەڵ.